لەوانەی ئالوودە بوون ئەگەر هاوسەرگیریان کرد بێت یا خود نا. بە تێپەڕبوونی کاتخۆخاڵیکردنەوەن بەدەست لا باشترە لە پەیوەندی سێکسی ڕاستەقینە لەگەڵ هاوسەرانیان. پۆرنۆگرافیە بێتە هۆکاری ئام حاڵەتانە و لە ئەنجامە زۆربەی ئەوانەی دووچاری ئالوودەبوون بوون لەوانەیە تووشی حاڵەتێک بن کە پێڵێن لاوازی جنسی کە بریتیە لە نەمانی توانای هێشتنەوەی گرنگترین باش لە کاتی پەیوەندی سێکس لەگەڵ هاوسەرانیان. ئەمە زۆر سیر نییە کە خەڵکیەکێت سێری پۆر نەکەن بە هیوای ئەوەی توانای سێکسیان باشتر بکەن لەگەڵ هاوسەرانیان کەچی لە کۆتاییە پۆرنۆگرافی ویان لێکات هەر نەتوانن سێکس ئەنجام بن. ئەوەیش زۆر شتمان پێڵێت سەبارەت بە ڕاستی و جددیاتی ئەم بابەتە. لە ئامارێکدا کە لە دەیلی میلی بەریتانیا بڵاو کرابوویەوە باسییان لەوە کردبوو کە یەک پیاو لە نێوان هەر 5 پیاوێکە 3 بۆ 5 جار سێری پۆر نەکەن لە هەفتەیەکە و لە سەدا 3 دانیان بەوە داناوە کە ئەویان لا باشتر بووە لە سێکس لەگەڵ هاوسەرەکانیانە و باسیەوەشیان کردووەکە سیرکردنی پۆرن هەروەکو کۆکاین تووشی ئالوودەبوونت دەکات کە بەکارهێنەرانیش بە تێپەڕبوونی کات بەرگری پێیاکەن بۆ بابەتی خراپتر کەوان لێکات ڕازی نەبن بە سێکسی ژیانی ڕاستیان. گروپێکی توێژینەوە لە ناڤال مێدیکال سنتەر لە ساندیێگۆ 300 هاوسەری پیا و ئافرەتیان کۆ کردەوە بۆ ئەوەی لە دوو لیستی ئاماردا بنووسن دەربارەی خۆکانیان بۆ سیرکردنی پۆرن. بۆ پیاوان توێژەران تێبینی پەیوەندیەکی بەهێزیان کرد لە نێوان بە بەردەوامی سیرکردنی پۆرن لەگەڵ توشبوون بە لاوازی حەزی جنسی و لاوازی ئەندامی نێرینە. لە 10 ساڵی ڕابردوودا چەندین پیاو کێشەی ئەویان هەبوو کە نەیان دەتوانی پەیوەندی هاوسەرێتی جێبەجێ بکەن لەگەڵ هاوسەرەکانیانە. کێشەکان دەکرێت ببیندرێت لە پیاوانی تەمەنی نێوان 40 بۆ 50 ساڵ و تەنانەت تەمەنی گەنجی 20 ساڵی. کەواتە برایان و خوشکانم لە ئیسلامدا سیرکردنی پۆرن شایانی لە ناوبردنی ژیانی جنسیت نییە بە بەفیڕۆدانی کە لە کۆتاییشە گشت حەزێکت لە ژیان لێ ئەسەنێتەوە. کەواتە ئێستا پێویستە چی بکەیت بۆ ئەوەی سیستەمەکەت دووبار ڕێک بخەیتەوە و تەندروست بیتەوە و دەست بکەیتەوە بە چێژوەرگرتن لە ژیان. ژمارەیەک هەر شتێگەتوانی فێری ببە دەربارەی ئالوودەبوون بە پۆرنۆگرافی. تێگەشتێکی دروست پەیدا بکە دەربارەی ئالوودەبوون کە هەمیشە پەیوەندی بە مێشکتەوە هەیە نەک خودی مادەکە. فێر بکە دەکرێت بە تەواوی ئالوودە بیت بە هەر شتێک تا و کاتی مێشکت ئەو شتەی لا چێژبەخش و خۆشە و حەزی پێێتی. هەر شتێک دەتوانی فێری ببە دەربارەی نەمانی هەست و هۆش کە پۆرنۆگرافی دروستیەکات کە بە شێوەیەکی نەستی بەرپرسیارە لە هەر شتێکی دڵخۆشکەر و چێژبەخش. ژمارە 2 ژینگەکەت بگۆڕە. ئەبێت ژینگەیەکی جیاواز دروست بکەیت لەو ژینگەیی کە ڕاهاتووی تیا بمێنیتەوە ئالوودەبوونەکەت بە خۆی نهێنی ڕوودەدات. یەکێک لە گرنگترین شتەکان کە پێویستە بیگۆڕیت بۆ نمونە ئەوەیە کە چیتر ئەنتەرنێت بەنهێنی بەکار نێنێت. ماوەیەکی ئەوێت تاوەکو لەو خۆ نوێ ڕابێت بەڵام لە ماوەیەکی کورتە ئەتوانیت ژینگەیەکی نوێ و تازە دروست بکەیت کە دروست و باشە و سودبەخشە بۆت. ژمارە 3 جێگرەوەی خووەکانی ئێستات. هەر خویەک کاتەوێت دروستی بکەیت ئەبێت بە بەرهەم و چێژبەخش بێت بەلاتەوە. زۆر لە خۆت مەکە بۆ چوون بۆ جیم ئەگەر حەزت بەو وەرزشە نییە، بەڵام لەوانەیە حەزت لە پیاسەکردن بێت بۆ پارک هەموو بەیانیەک، یان لەوانەیە حەزت لە مەلەکردن بێت لە جیاتی پیاسەکردن، لەوانەیە خوێندنەوە یان ڕاوەماسی هیوایەتت بێت. هەر خویەک کە حەز بکەیت دروستی بکەیت ئەبێت بە بەرهەم و چێژبەخش بێت بۆ ئەوەی شوێنی خۆکۆنەکانت بگرێتەوە. ژمارە 4 ئامادە بە بۆ نیشانەکانی وازهێنان. هەندێک جار زۆر زەحمەتە بۆ خەڵکی لە ماوەیە تێبگەن چونکە ئامادەباشییان بۆی نەکردبوو، بەڵام کاتێک کە ئازانیت پۆرنۆگرافیە توانێت ببێتە هۆکاری خەمۆکی و دڵڕاوکێ و پەستی و تووڕەبوون و هەتا دوایی تۆ لانی کەم هەوڵەیت ئارام ببیتەوە کاتێک ئەم نیشانانە ڕۆیان، چونکە تۆ زانیتە و تێگەشتوت و خوێندوتەتەوە کە بۆچی ڕوئێن. ژمارە 5 گروپێکی پاڵپشتیکار بدۆزەرەوە بۆ ئەوەی یارمەتیت پێشکەش بکەن. چەندین وێبسایتی لەو جۆرە هەیە کە ئەکرێت بەڕاستی جیاوازی لە ژیانت دروست بکات. تەنیا بەزانینی ئەوەی کە بە تەنیانیت هیوایەکی زۆرت پێیات بۆ بەرهەڵستی و کۆڵنەدانی زیاتر و هێز و ژیانی سێکسیت بەدەست بێنیتەوە. ئەتوانی کۆمەڵگەی ئەندامانی فاب سێر بکەیت بۆ نمونە، یان گروپی ڕاستپار یان گروپی بوژانەوە کە تایە ئەتوانیت زیاتر فێر ببیت و پاڵپشتی باشت بکرێت. خەمی ئەوەت نەبێت کە کەی ئەتوانی دوازی لێبێنیت. هەر سوور بە لەسەر وازهێنانەکەت ئیترەوەی تری ئاسانە بێت.